وەکو لە سەرەتایی بەرنامەیە ئاماژەمان پێکرد کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی شێرپەنجەیە و لە هەرێمی کوردستانی ژەم ڕۆژە ئەم یادە ئەکرێتەوە. کار و چالاکیە کرێت، سمینارەکرێت، کۆڕ و کۆبوونەوە ئەکرێت، بازدا ئەم نەخۆشیە ئەکرێت. بەتایبەت لە سلێمانی کە بنکەیەک هەیە، نەخۆشخانەیەکەیە کە پێوترێ نەخۆشخانەی هیوا، کاتوانم بڵێم و بە شایەدی زۆربەی خەڵکی هەرێمی کوردستانیش کە زۆرترین خزمەتی کردووە لەم بواری نەخۆشی شێرپەنجەیە. جا ئێمە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوەن بەیانە میوانداری دکتۆریات نەقشبەندیمان کردووە کە بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوایە لە ئەستۆدیۆ لەگەڵمان ئامادەی. دکتۆر زۆر بەخێربێ. سپاسدانەکەم. بەخێر هاتی. زۆر سپاس. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەرە ئامادەی لەگەڵ. سپاسدانەکەم. یاخوا بەخێربێ. دکتۆر سەرەتا لەوە دەست پێ بکەم لەم ڕۆژەیە کە ڕۆژی جیهانی شێرپەنجەیە کار و چالاکیەکانی نەخۆشخانەی هیوا چییە بێت؟ پێشەکی سوپاسدانەکەم و من لەم ڕۆژە ئەمێ دەستپێکی قسەکە بۆ بە هیوای زوو چاکبوونەوە بۆ هەموو توشبوانی شێرپەنجە ئەخوازم بە دەستی ماندووبوونی کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەی هیوا یەک بە یەکیانە گوشم بە تایبەتی ئەو خۆبەخشانەی کە لەوێ خزمەتەکەن. بێگومان کار و چالاکیەکانی ئێمە ئیمڕۆ زۆرە لە زۆرینەی شوێنەکان دەیکەین کار لەسەر هۆشیاری تەندروستی تاگەکەین بەرامبەر بە شێرپەنجە. گرنگترینیان ماراسۆنێک هەیە کە لە پارکی ئازادیە جگە لەوەش لە بەشێکی زۆری قوتابخانە و پەیمانگاکان کار لەسەرەوە کرێت کە هۆشیاری بدرێ بە ئەو مۆزەف و ئەتوانم بڵێم ئەو خوێندکار و کارمەند و ئەو مامۆستانی کە لەوێ کار دەکەن. چکە گرنگی ئەم ڕۆژە لە هەموو شتێک لای من گرنگترەوە چۆن کار لەسەرەوە بکەین هاوڵاتیان هۆشیاری تەواویان هەبێ بەرامبەر بە نیشانە پێشوەختەکان و لەگەڵەوەشدا پەیامێک بێ بۆ توشبووان کە شێرپەنجە یەکسان نییە بمردن. چکە ئێستا چەندین نەخۆشەیەوە زیاد لە 11 ساڵە من لە هیوام 11 ساڵێمە چواری دوو یادەکەینەوەی ئەو نەخۆشە ژەرماوە لە ژیانە و ژیانێکی ئاسایی هەیە. مەمانەی وایە توشبوون بە شێرپەنجە ئەوە ناگەێنێت کە کۆتایی ژیان بێ، بەڵکو دەکرێت ئێمە کار لەسەرەوە بکەین کە دڵنیایی بدەین بە هاوڵاتیان ئەگەر بە شێوازێکی زانستی چارەسەر بکرێەوە لە قۆناغێکی سەرەتایی دەستنیشان بکرێ ڕەنگە لە زۆر جۆری تری نەخۆشی ئاسان تر بێ لەبەرەوەی کەسەکە دوای وەرگرتنی چارەسەر دەبێتەوە بە کەسێکی ئاسایی و دەتوانێت ڕۆژانە کاری خۆی بکات. بەڵام ئێمە چەندین جۆر نەخۆشی تر هەیە بەدەل لە شێرپەنجە کە ڕەنگە کەسەکە تا لە ژیان نابێ هەندێک ئیلتیزاماتی چارەسەری لەسەر بێت. دکتۆر ڕێژەی توشبووان چۆن بووە بە تایبەتی لەم یەک دوو مانگەی ڕابردوودا؟ خۆی ڕێژەی توشبوون بە شێرپەنجە لە جیهاندا زیاد دەکات و ئەمە شتێکە ئەتوانم بڵێم ڕێگری لی کارێکی زۆر ئەستەمە، بەڵام دەکرێت کار لەسەرەوە بکرێ کە لە قۆناغە سەرەتایەکانە بدۆزرێتەوانێ. ئێمە ئەگەر سەیری ساڵی 2025 بکەین لە مانگی یەک لە نەخۆشخانەی هیوا 292 توشبووی شێرپەنجەی نوێ تۆمار کراوە. ڕاستە ئەم ژمارەیە هەمووی هی پارێزگای سلێمانی نییە، چکە بیرتان نەچێ ئێمە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین هەروە پارێزگای هەڵەبجەمان لەسەر بەدەر لەوەش هەر ئێستا کە هاتم بۆ ئێرە نەخۆشێک هاتە لام لە کەرکووکۆ هاتبوو پێشەوەی بێمە لای ئێوە داوای کرد کە لە هیوا داخڵ کرێت لە کاتێکا لە کەرکووکی سنتەری چارەسەری شێرپەنجە هەیە. تەنانەت لە ماوەی ڕابردووش کە وەزارەتی تەندروستی عێراق وەزیری تەندروستی هات سەردانی کرد بینی کە ژمارەی زۆر لە ڕەگەز لە نەتەوەی عەرەب لە ناو نەخۆشخانەی هیوا چارەسەرەکرێن. ئەمە بەهۆی ئەوەیە کە لای ئێمە شتەکان بێ بەرامبەرە و لەگەڵەوەشدا تەعامولێکی مدەلل لەگەڵ توشبوانەکەی نەخۆشی ئێمە زۆر نازدارە. من دایم وتومە توشبوانی شێرپەنجە لە هیوا زۆر حاڵەتیکانەیە کە بۆیان چارەسەرەکەین پەیوەندی بە نەخۆشیەکە شۆنیە گرفتی خۆیانەیە بۆیانەکەین. ئەمە وای کردو نەخۆشێکی زۆر سەردانم بکە و من پێم خۆشە لێرەوە ئەوە ڕابگەێنم تەنها لە ساڵی 2024 لە نەخۆشخانەی هیوا بە بڕی 55 ملیار دینار دەرمان دراوە بە نەخۆش کە ئەمە نیشانەی خزمەتێکی زۆرە جگە لە پێداویستی پزیشکی و تاقیگەی. لێرە ڕاو بگرم دکتۆر پار گرفتی دەرمانتان هەبوو کە لە حکوومەتی هەرێمەوە دەرمانی پێویست ناگەشت بە ئێوە و لە عێراق و کۆمەڵە کۆبوونەوە و ڕاگەیان وشتانکردەوە بە چی گەژە و خۆی یەک واقع هەیە گرفتی دەرمان گرفتێکی نەبراوەیە. دە ساڵی کەژێمە بە یەکۆ دانیشین بەیانی باشێک بێنین هەر باسی دەرمانەکەین لەبەروی دەرمانی شێرپەنجە دەرمانی گرانبەهان و دابینکردنی زۆر جار قورسە. من پێ دەڵم هەندێک دەرمان هەیە جاری وای هەر ناتوانین دەستمان بکەوێت بۆ نەخۆشەکە. خێرخوازان هیچ هاوکاریەکتان ناکەن بۆ دەستکەوتنی ئەم دەرمانانە؟ خێرخوازێک هاوکارتەکە بەڵام بنەڵم 55 ملیار دەرمان ماوە بە نەخۆش هێشتا گرفتم هەیە واتە بودجەکە زۆر لەوە گەورەترە بە ئیشی خێرخواز بڕوا بەڕێوە. من پێتەڵم من لێرە سوپاسی هەموو خێرخوازانی شاری سلێمانی یەکەم کە بە فعلی
هاوکارن و خەمخۆرن جیاوازیمان هەیە لەگە شارەکانی ترەوە شتێکە بە ڕاشکاوی ئێڵم دامێکی زۆرەکرین بەڵام هێشتا گرفتەکە بەردەوامە من بۆ بەرچاوڕوونیتان لە وڵاتی ئەڵمانیا لە بەریتانیا لەوانی کە ئاگادارین لە وڵاتی کەنەدا کە لەوێ بیمەی تەندروستیشەیە هێشتا توشبوانی شێرپەنجە نەیانتوانیوە هەموو دەرمانێکی شێرپەنجەی بێ بەرامبەر لە کەرتی حکومەت وەرگرن بەڵکو چەندین جۆر هەیە کە لەوێژ ئەوان بە پارەوەری دەگرن کە لە کاتێکا بیمەی تەندروستیشانەیە بۆیە ئێمە من پێ دەڵێم گرفتی دەرمان گرفتێکە هەر بەردەوام دەبێت بەڵام ئەتوانم بڵێم هیوا ئێستا باشترین سنتەرە لە عێراق و زۆرترین بڕی دەرمانی پێشکەش بە توشبوان کردو بە ئێستاشەوە کۆگاکەمان زۆرترین دەرمانی تێدا بەڵام لەوە گرنگترەوەی کە ئێمە کار لەسەرەوە بکەین ئەم نەخۆشانە نەگەنە ئاستێک کە پێویستیان بە چارەسەری گران بەها بێ وڵاتانی پێشکەوتوو کە باز لە ئاماری شێرپەنجە دەکەن هیچ وڵاتێک نییە من پێت دەڵم توانی بێتی بڵێ لە ساڵی 2024 ڕێژەی توشبوونم کەمتر بۆ بەراورد بە 23 بەڵام توانیوێتی بڵێ لە ساڵی 2024 ڕێژەی توشبوونم کە هاتۆتە نەخۆشخانەکانم چارەسەرەکە لە قۆناغێکا بۆن کە ئەتوانم بڵم لە سا هەفتای قۆناغی 1 و 2 بووە سە وڵاتی کۆریای باشوور ئەو وڵاتانی ترکە باسییان کردووە ئەوە بۆ کە قۆناغەکانی توشبوون بە شێرپەنجە توانیوانە ساڵ بە ساڵ ڕێژەکە لە قۆناغی 1 و 2 زیاتر بێ ئەمە بۆ نمونە شێرپەنجەی مەمکە باوترین جۆرە کە نزیکەی لە سەدا توانم بڵێم 20 توشبوانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان شێرپەنجەی مەمکن زۆر بە ئاسانی تۆ دەتوانی بە دابینکردنی چەند ئامێرێکی مەمۆگرافی ئەو نەخۆشانە لە قۆناغی 1 و 2 بدۆزیتەوە کە پێویستی بە چارەسەرێک دەبێت هۆرمۆنیە کە هەم لایانی سلبی کەمە هەم دەستکەوتنی ئەم چارەسەرە زۆر ئاسانە هەم تێچوەکەشی نزیکەی ئەتوانم بڵێم 6 بۆ 7,000 دیناری عێراقیە بەڵام هەمان توش بوو بەس لەبەرەوەی تەخیر دێتە لای ئێمە یان ئێمە هۆشیاری تەندروستی تەواومان نەیەوە بە هاوڵاتیان پێویستی بە چارەسەرێکە زیاد لە 6,000 دلاری ئەمریکیە لەم ڕۆژەیە کە ڕۆژی جیهانی شێرپەنجەیە و جەنابی شەسەر لێرەی فرسەتەکە یەک دوو پرسیارە لێ بکەم ئەوش ئەوەیە پەیوەندی من لە نزیک وازانم کە پەیوەندی جەنابەت زۆر باشە لەگەڵ ڕاگەاندکارەکانە و هاوکاری تاویشیانی هەر پەیامنێرێک هەر دەستگایەکی میدیایی کێتەلاتان کاراسانی تاوی بۆکەن بەڵام بۆ هەوڵتان نەیەوە لە ڕێگەی میدیاکانەوە یعنی وا بکەن کە هەفتانە ئەم هۆشیاریە بڵاو بکەنەوە لە ناو خەڵکە لە ناو هاوڵاتیانە ینی تۆ سێرەکەی ئێمە بابەتی سیاسیمان هەیە بابەتی هوەریمان هەیە بابەتی هەموو بابەتەکانی ڕۆژانە کە پەیوەستن بە ژیانمانەوە هەمانە بەڵام بۆ نەتانتوانیوە یاخود بۆ هەنگاوێکی واتان نێناوە لەگەڵ ڕاگەاندکارەکانە لەگەڵ میدیاکانە بتوانن وا بکەن کە وەشیاری زیاتر بڵاو بکەن ینی جەنابەت ئاماژت بۆ کردە لە تۆ ناتوانانی ئێمە ئەوە ڕابگرین کە ڕێژەی توشبوون کەم بکەینەوە بەڵام چارەسەرەکەی ئاسانتر لەواتە بتوانین کۆنتترۆل بکەین ینی بۆ ئەم هەنگاوەتان هەڵنێناوە ئێمە پێشتر هەنگاومان بەڕاستی کردووە و هەمانگیکی تەواومان هەبوو بەڵام یەک واقع هەیە تۆ کە هۆشیاری تەندروستی دابەتاک تۆ کە بە هاوڵاتیەکە دوود لە شوێنێکی دوورە دەست لە شار کە تۆ پێویستەکە بۆ نمونە لە تەمەنی 150 ساڵی و مەمۆگرافی بکەی ئەبێ شوێنێکیش بۆ دابین کرد بێت من لەگەڵم هۆشیاری تەندروستی هەرەبێ بۆ لە خانمانە پشکنینی خۆی هەیە هەموو ئافرەتێکە توانێت لە هەموو خۆشتنێکە پشکنین بۆ مەمک و بنباڵی بکات لە بوونی هەر گرێکی بەرمانی ڕاستە خۆی بەڵێ پشکنینی خۆی پێوترێ بەڵام لەگەڵ ئەوەشدا تۆ بەونە شێرپەنجەی کۆڵۆن پێویستی بە نازوورە شێرپەنجەی سیەکان پێویستی بە جۆرێک لە جۆرەکانی سیتیسکانە شێرپەنجەی بۆ نمونە دەمی ڕەحمی ئافرەت ئەمەش جۆرێکە کاتوانرێت بە چەند پشکنینێکی ئاسان پێشوەختە دەجیشان کرێ من پێ دەڵێم هەم کەم و کورتی لە ڕاگەاندنەکانە هەیە ئێمە هەوڵمان داوە بەڵام عادەتەنێ ڕاگەاندنەکان بەس لە چواری 2 بیری هیوایان هەیە یان لە بۆنمە لە مانگی نۆدەکە ئۆکتۆبەری پەمەی و مانگی نۆ شێرپەنجەی مناڵە بەڵام خۆی دەکرێت ئەمە شتێکی بەردەوام بڕوات لەسەر شاشەکان و لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی بەداخەوە تاسە هیچ هەنگاوێکی فعلی نەناوە بۆ دابینکردنی ئامێری دەستنیشاندنی پێشوەختە لە کاتێکە ئێمە ئەو بودجە بەلاحی پێموتی 55 میلیارەکەت 5 میلیاری دابینکەین ئەتوانین 5 ئامێری مەمۆگرافی بکڕین بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان من پێت دەڵێم بەمە شۆڕشێکەکەی لە ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجە هاوڵاتیان بەرچاوڕوون بن حکوومەتی هەرێم و ئاستی باڵا بەرچاوڕوون بێ دۆخی شێرپەنجە ناتوانیت ڕێژەی توشبوون بە شێرپەنجە بڵێ من دا ئەبەزێنم ناتوانی کار لەسەرەوە بکەی بڵێ من ساڵی کە لە جاتیوی 3,000 توشبوو هەبێت لە نەخۆشخانە هیوایی کەم بە 2,000 یان 1,500 توشبوو تەنها شت کە ئەتوانی بڵێ ئەلانیکەی کە ئەو قۆناغانەی دێنە نەخۆشخانەی هیوا زۆربیان قۆناغی 1 و 2 بەمەش ئەتوانی تۆ ڕوبەڕووبوونەوەیکی فعلی بە توشبوانی شێرپەنجە بکەیت و پامی ئەوە بگەینی کە ڕێژەی توشبوون چاکبوونەوە لە 10 ساڵی داهاتووە بێ بە ڕێژەی زیاد لە 100 تا 90 بۆ توشبوانی شێرپەنجە بەڵێ
دکتۆر وەزارەتی تەندروستی ڕووسیا ڕایگەیاندووە کە ڤاکسینێکی دۆزیوەتەوە بۆ چارەسەری شێرپەنجە. ئایا وەک زانیاری دەبێت ئەم شێرپەنجە ئەم با بڵین ئەم ڤاکسینە بۆ توشبوانی شێرپەنجە یاخود وەکو چۆن کۆڕۆنا پێش ئەو ڤاکسینێکمان بەکارێنا بۆی توش نەبین بۆ چارەسەرکردنیەتی یاخود بۆ ئەو کەسانەیە کە جارە توش نەبوون دەتوان ڤاکسینەکە بەکاربێنن؟ خۆی بابەتی ڤاکسینی بۆ توشبوانی شێرپەنجە و بۆ ڕوبەڕووبوونی شێرپەنجە بۆ هەردووکی بەکاردێت باشە. بەڵام گرفتەکە لەوایە ئێمە کە باز لە ڤاکسین دەکەین بابەتێکی زۆر ئاڵۆزە و من پێت دەڵێم تێچوویەکی زۆرە و گەشتن بە دەستی هاوڵاتی بێ بەرامبەر تەمەنێکی درێژیوێت تا ئامە جێبەجێ بێ. بۆ لەبەرەوەی ئێستا تۆ ئەو چارەسەرانی کە لای ئێمەش بەکارێن چارەسەری مەناعی تێچوو یەک دەرزیت پێ بڵێم لە چارەسەرە مەناعیەکان نزیکەی 12 ملیۆن دینارە بۆ یەک نەخۆش هەر 21 ڕۆژ جارێ. لەبەرەوە تو ئەگەر سێری ئەمە بکەیت دڵنیا بە بابەتی ڤاکسینیش لەوە تێچووەکەی زیاتر نەبێت کەمتر نییە. لەبەرەوە ئەمە شتێکی دڵخۆشکەرە بۆ مەودایەکی درێژ بۆ داهاتوویەکی دوور و من دڵنیام هەموو دنیا کار لەسەرەواکات کە چۆن ڕێگری لە شێرپەنجە بکەین. چکە هەموو لەوە تێگەشتوین بەشێکی فراوانی شێرپەنجە بۆ ماوەیە بۆ ماوەیش بابەتێکی وردە و کاری جدی ئەوێ کە چۆن کار بکرێت لەسەری بۆ مەسە بیر لەوە کرێت چۆن کار لەسەر دەستکاری جینات بکرێت. بەڵام ئایا بۆ هاوڵاتیەکی پارێزگای هەڵەبجە بۆ هاوڵاتیە کە لە دوکانە ئەتوانێت دەستی بگا بەم خزمەت گوزاریە؟ بۆیە من ئەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی لە کابینەی نوێ هەنگاوی یەکەمی ئەوە بێ کە دروستکردنی سنتەری دەستنیشانکردنی پێشوەختەی شێرپەنجەیە لە هەموو پارێزگاکان. گرنگە سنتەرەکانی شێرپەنجە لە هیوایە نانەکەلی ڕزگاری ئازادیە فراوان بکرێت. بەڵام لەوە گرنگتر لای منەوەیە ئەو نەخۆشانە بدۆزینەوە. من پێ دەڵێم دەبێ وەزارەتی تەندروستی واز لەوە بێنێت نەخۆش خۆی بێ لە دەرگای هیوا بات لە دەرگای نانەکەلی و ڕزگاری بات. ئەمە ئێمە خۆمان بچین لە دەرگای ماڵان بین نەخۆشەکان بدۆزینەوەنێ باوەڕ کە بەمە ئەگەر ئێستا ئیمڕۆ چواری 2025 لە 2035 ئەگەر لە ئێستەوە هەنگاو بنین زۆر ئەرقامی دڵخۆشکەرەین بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. دکتۆر هەر نەخۆشخانەی هیوا کە ئەڵەی هیوا بەخشێکە بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجامێ ئەو نەخۆشانەی کە سەردانتانەکەن بێ جیاوازی لە چ شار و شارۆچکەیەکەوە بێ ئەو هیوایان لا دروستەکەن ینی بێجگەل لە لایەنە تەندروستیەکە لایەنە پزیشکێکی هیوایان پێ بەخشن وەکو ناوەکەی خۆتان ناوی نەخۆشخانەکە. بەڕاستی یەک شت پێ بڵێم ئەو دەرمانەی لای من بەکاری هەورە دەرمانەیەکە لە بەغاو لە کەربەلا و لە هەولێر بەکارێت. ڕەنگە بیناکەی من بچووکتریش بێ بەراورد بە بیناکەی ئەوان بەڵام ئەو تەعامولە ڕاستەی کارمەندان و پزیشکانی من لەگەڵ نەخۆشەکەن ئەو دەعمە دەرونی کە ئەیکەن ئەوەیە وای کردووە کە نەخۆش لە بەغداوە بێتە لای ئێمە. کەواتە هیوا بەخشە. دڵنیا بەگەر هیوا بەخش نەبووایە نەخۆش لە سووریا و لە تورکیا و لە ئێرانیشەوە نەهاتە لای ئێمە. ئەمە وای کردووە تەعاملێکی ڕاست لەگەڵ نەخۆشکەین و بەفعلی یەک شتت پێ بڵێم کە ئەڵێم نەخۆشی ئێمە مدەلە لەیان بە کوردی نازدارە بەفعلی وایە ینی تەعاملێکەکەین ئێمە وەکو فەردێک لە عایلەکەی خۆمان. ئێوە نەخۆشخانەی هیوەوە لە نەخۆشەکان کردووەکان نازدار بنیا هەر نەخۆشی کورد خۆی نازدارە. وڵایی بن پێتەڵێم ئەو نازداری لای ئێمە هەیە بۆ توشبوانی شێرپەنجە بەخوا لە نەخۆشخانەکانی کەنیە شتەکە تایبەتە بە هیوا. یعنی من یەک شت پێ بڵێم چەندێک کارمان لەسەر چارەسەری دەرمان و پزیشکی کردووە ئەوەنە گرنگیمان بەلایانی دەرونیە و ئێمە پزیشکی دەرونیمان هەیە بۆ بابەتە بەشی دەرونیمان هەیە بۆ بابەتە. بەسپاسەوە ڕێکخراوی مناڵپارێز لە بەشی مناڵان ئەو ئەرکەی خسۆتە سەر شانی خۆی. چکە من پێت بڵێم 11 ساڵ ئەوە چێ بۆ 12 ساڵ لە نەخۆشخانەی هیوا تەعاملی تەواوم لەگەڵ نەخۆشە بۆ پێشەوەی لە ئیدارەشا بم بە ئێستا شەوانێ. لایەنی دەرونی فاکتەرێکی ڕئیسی ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجەیە و دەکرێت پێت بڵێم هاوکارێکی 100% ئەو چارەسەرانە بێ کە نەخۆشکەوەری دەگرێت. باشە دکتۆر سندوقی کۆمەک کە لە ساڵی 2012 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دروست کراوە ئایا ئەم سندوقە هیچ هاوکاری ئەو کەسانەی کردووە کە باری دارایی و مادیان خراپە؟ بابەتی پاڵپشتی دارایی ڕاستە و خۆ بە نەخۆش ئەوە بابەتێکە بە پێی قانونی حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە بە پێی ئەو ڕێنمایانی ئەنجومەنی وەزیران. یعنی ئەوە ئێمە پارە بدەین بە نەخۆش بەڵام بێگومان کۆڵەکەیەکی گەورەی دابینکردنی پێداویستی پزیشکی نەشتە ئەنجامدانی نەشتەرگەری هەروەها چارەسەرەکان تاقیگەی لەسەر سندوقی شێرپەنجێ. یعنی من کە باز لەو ژمارانە دەکەم کە دەرمانمان داوە بۆ نەخۆش بەشێکی لەسەر سندوقی شێرپەنجێ بەڵام بەداخەوە لە ئێستادا سندوقی شێرپەنجە گرفتی
پارە هەروەها مالی هەیە ئەمەش بەهۆی ئەوە دەگەڕێتەوە کە بەداخەوە ناکرێت تۆ زیاد لە 13 ساڵ قانونێکت هەموار نەکرد بێتەوە لە کاتێکدا ڕێژەی توشببوونت بووە بە 3 ئەوەنە و 4 ئەوەنە بەراورد بەو ساڵی کە تۆ ئەم سندوقەت دامەزرانەوە لە پەرلەمانی کوردستان بۆیە من هیوادارم لە پەرلەمانی نوێی کوردستان هەمواری یاسای سندوق بکرێ ئێمە ئێستا تاکە سەرچاوەکان کە هەمانە لە گومرگی بەڕێبەرایەتی هاتوچوێ لەگەڵ خواردنەوە کحولیەکان و جگەرە کێشانە لە کاتێکا کارگەکان بەدەرن لەم بوارە هەموو ئەو مەسفانەوتانی کە هەیە لە هەرمی کوردستان بەدەرن لەوە دەکرێت ئەمانەش ئینڤۆڵڤ بن چکە شتێکی حاشا هەڵ نەگرە پیسبوونی شینگەیەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە بۆیە من هیوادارم پەرلەمانی کوردستانی نوێ یەکەم هەنگاوی ئەوە بێ خزمەت بە توشبوان بکە هەموارکردنەوەی یاسای سندوقی شێرپەنجەیە لە هەرمی کوردستان منیش هیوادارم تۆ هەمیشە جەنابە ئەوە بۆ هیوایە ببینم کە باسی ئەم نەخۆشیەکەیت و بۆ چارەسەر هەنگاوەکانتانەوە زۆر سپاس کامڕۆ لەگەڵمان نبووین ئەمڕۆ دەستگای میدیایی کورساتیش بەشێکە بێت لە نەخۆشخانەی هیوا بۆ هەموو کار و چالاکیەکان سپۆنسەری میدیایی کار و چالاکیەکانی نەخۆشخانەی هیوایەکە لە ڕۆژی شێرپەنجە بەڕێوەچی زۆر سپاس بۆ دکتۆریات نەقشبەندی کە بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوایە لە گەڵمانە بوو ئەم بەیانە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوە دەستێ مولای خۆش